بسم الله الرحمن الرحيم. خوشكان برايان سلام ورحمتي خواي پروردگارتان لێبێ، خواي گەورە عاقبەتمان خێرکە و خواي پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی بەهەشتی پان و بەرین بە قسمەتمان بکاتن. خۆشەویستانم، پێم خۆشە لەو کورتە وتارە باسی بەهەشت هەر لەسەر کەلیمەی بەهەشت پێشینانمان ڕەحمەتی خوایان لێبێ زۆر جوانیان تەرجومە کردووە کەلیمەی ئەلجەنە لە بۆ کوردی کە بەهەشت یانی چی؟ یعنی بەهەشت دەرگا. بەهەشت دەرگا دەچێ ناو ئەو بەهەشتەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئامادەی کردووە بۆ ئیمانداران، خوای گەورە لەوانەمان بجێڕێتن. لێرە پێم خۆشە شتێک کە هەڵوەستەی لەسەر بکەم خۆشەویستانم، ئەو هەشت دەرگایە هەر دەرگای تایبەتە بە کۆمەڵەکردەوە و سیفاتێک کە ئینسانی ئیماندار ئەنجامیان دەداتن بۆی کە مستحق و شایستەی ئەو بەهەشتە بێ، واتە ئەو هەشت دەرگایە بە کام دەرگادا دەچی بۆ بەهەشت. لەبەرەوە تەماشا دەکەین خوای پەروەردگار تەبارەک و تەعالە عەبد و بەندەکانی خۆی هەموو وەکو یەک خەڵق نەکردوون. هیوا هەیە لە نوێژ و عیبادەتەکانی دیکە زۆر قالب سووکە، لە سونەتەکان مەبەستم، سونەتی زۆر ئەنجام دەدا، هیوایە ئیکتیفا بەس بە فەرزەکان دەکا، بەڵام لەلایەکی دیکە خەریکی ماڵبەخشین و خەریکی چاکەکاری لەگەڵ خەڵکی. هیوایە ئەوەشی پێ ناکرێتن بە قسەی خێر و بە ئامۆژگاریکردن نسحەت و یعنی ئەوەی خەڵکی دەکا. گرینگەوەی بزانە خۆشەویستانی خۆم، خوای گەورە تەبارەک و تەعالە چ کردەوەیەکی بۆ سەهل کردووی، تەماشای خۆتکە قالبت لەسەر چ کردەوەیەک سووکە، چ کردەوەیەک شک دەبەی کە بەرەو بەهەشتی خوای پەروەردگارت ببا، لەسەر ئەو کردەوەی بەردەوام بە. بەڵام ئەوە مانای ئەوە نییە ئاگاتان لێبێ مقەسیر بین لە واجباتدا، لە واجبەکان نابێت تەقسیریمان هەبێ، بەڵام دەشبینین قالبمان سووکە لەسەر یەکێک لەو شتانەی دیکە کە سونەتن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەشجیعی کردوین بۆی ئەنجامیان دەن بۆی کە پلە و پایی بەهەشت بەدەست بێنێنی. بۆ نمونە بیلال ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە بەهەشتدا گوێی لە تەقەتەقی نەعلی بیلال دەبێت، دەفەرمێ بیلال چ شتێک وای لە تۆ کردە؟ دەفەرمێ پێغەمبەری خوا من کە هەر کاتێک و خەبەر هات بم لە شەودا لە ڕۆژدا دەست و نوێژم شۆرد بێتەوە هەر چەند ڕکعاتێکی پێم کرابێ کردومە. فەرمووی ئەوەیە ئەی بیلال. هیوایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مژدەی بەهەشتی پێداوە کە چوون بۆ لای لێیان پرسیوە، فەرموویتی عیبادەت و خواپەرستیەکانم وەکوێ، دوایە فەرموویتی وەرن با پێتان بڵێن بەخوا ئەو دڵی ئەو برای ئێوە هیچ غەل و غەشێکی تێدا نیە بەرامبەر بە هیچ مسڵمانێکی. فەرمیان ئەوەیە کەواتە ئەو ئەعمال و کردەوانەی کە دەیانکەین هەمووی کردەوەی باش بەرەو بەهەشت دەبا، بەڵام بزانە کامە کردەوە زۆر لە خۆت دێتن، زۆر قالبت سووکە لەسەری بەردەوام بە بۆی کە لەو هەشت دەرکەی بەهەشتی پان و بەرین شادکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.